گرانی نرخی ئینتەرنێت و خراپی کوالێتەکەی گرفتی بۆ وڵاتیان دروست کردووە. 11 مان پێش ئێستا وەزارەتی گواستنەوە و گەیاندن لەگەڵ 6 کۆمپانیای هێڵی ئینتەرنێت کۆبوونەوە و بڕیاریاندا بەڕێژەی لە سەداتدا بۆ لە سەداسی نرخەکانیان کەم بکەنەوە و هەمان کوالێتیشیان هەبێت. بەڵام تا ئێستا بەشێک لە کۆمپانیەکان بە بڕیارەکەەوە پابەند نەبوون. ئێمە لە مانجیەکی ئەو ساڵێ ینی 2016 دەمانکە 11 مانگ پێش ئێستا بڕیارێکماندا هەلە هۆڵی ئێستاکە ئەو چاوپێکەوتنە ئەنجام دەدەی ئەلە هۆڵی ئەو بڕیارەماندا گوتمان دەبی کۆمپانیەکان پابەند بکەین بە هێنانە خواری نرخ لە سەتادە لۆ سەتاسی لۆ لە سەتادە لۆ سەتاسی لەبەر ئەوەی جیاوازی تەفاوت لە نرخی ئەنتەرنێت هەیە لە کۆمپانیایەک لە کۆمپانیایشی دی کۆمپانیا هەیە بەخۆی نرخی هەرزانە یاخود با بڵێن سوودی کەمتری هاوێشتیتە سەر خزمەت گوزارێکی خۆی کۆمپانیا هەیە سوودی زۆری هاوێشتە سەر خزمەت گوزارێکی خۆی کۆمپانیا هەیە کێبلی خۆی هەیە فایبەر ئۆپتیکی خۆی هەیە ئەوەندە لەسەری تەکلیف ناکاتن کۆمپانیا هەیە نەخێر باند لە کۆمپانیەکانی دیکە دەکڕێتن. لە دوای نزیکەی 3 مانگ لە پێشنیازەکەی وەزارەتی گواستنەوە ئەنجومەنی وەزیرانی هەرێم بڕیارەکەی بە کۆمەڵێک ڕێنماییەوە پەسەند کرد کە تێیدا هاتبوو هەر کۆمپانیایەک پابەند نەبێت وەزارەت دەتوانێت کۆتایی بە گرێبەستەکەی بهێنێت. بەڵام تا ئێستا لەو کاتەوە هیچ کۆمپانیایەک سزا نەدراوە. بەکارهێنەرێکی ئینتەرنێت دەڵێت حکومەت چۆن دەستکاری سیستەمی موچەی کردووە با سیستەمی بازاڕیش بەو جۆرە ڕێک بخات. باری ژیانی هاوڵاتیان دەکەیت بەجێری موچەکەی بدی ئەوانش بەجێری موچەکەی دابەزێنن. ئەنە ساڕب ئەم موچەیەکی دەن با کارتەکەت با ڕۆب بە 6,000 با بکەنە 3,000 با بکەنە 2,000 یعنی هەر لۆ نمونێ ئێستا فاسڵین 35,000 دیناری کە هەروەچ خۆیت هەر بیزگەکار وێ لە دویشەوە تا من دویشەوە بۆ چیمە بەلاشم بۆچە لە دویشەوە تاشتی بەیانی ینی نانی حکوومەت یاریێم سەر ڕەوای کە دەستکاری سیستەمی موچەیەکە دەبا دەستکاری تواناشەیە دەستکاری و ئەو هێڵانەی ئەگەر کۆڕەکات ئاسیا سێرا فاسلینگات مۆبیتێل هەمووشی هەمووی هەرامیان تیشکنێتە با دەستکاریان کاکە بەرژەوەندی خەڵکی دێتن دەبی دەستکاری سیستەمەکەشیان بکاتن. هاوڵاتیان باز لەوە دەکەن بەشێک لەو کۆمپانیایانەی نرخیان کەم کردوتەوە لە هەمان کاتیشدا خێرایی هێڵەکانیان و کیلۆبایتەکانیان کەم کردوتەوە و هێڵەکانیان خاو بوونەتەوە. شارەزایەک لە بواری هێڵەکانی ئینتەرنێت دەڵێت کۆمپانیاکان بە ئاسانی دەتوانن لە بەرژەوەندی خۆیان دەستکاری کیلۆبایتی هێڵەکان بکەن و کەم و زیادی پێ بکەن. لە کۆمپیوتەر ساینس دەستکاریکردن تەلاعوبکردن لە ناوەکاندا بوونی هەیە وەکو کە تۆ بڵێ بە شێوەی علمی ئەوە بکەی دەتوانی دەستکاری بکرێت بوونی هەیە ئایا تا چەند لێرکوانە دەستکاری دەکریان دەستکاری ناکرێتن ئەوە من بەخۆم ینی ریسێرچ باسی وام لەسەر نییە کەەوە بتوانم ئاشکرایکەم. فرۆشیارێکی کارتی ئینتەرنێت باز لەوە دەکات نرخی بەشێک لە کارتەکانی هێڵی ئینتەرنێت وەک خۆیەتی و هیچ گۆڕانکاری بەسەردا نەهاتووە و بەشێک لە کۆمپانیەکانیش پێیان وتوون کە لە دوای سەری ساڵەوە نرخەکان گۆڕانکاری بەسەردادێت. بابەتی کار زۆرە ڕۆژانە خەڵک زۆر یعنی بەگلەیە لەوەی کە نرخی کار گرانە ئێستا وای لات و خەڵکە گەر موبایلی لا نەبێ ناتوانانی ئیش بکاتن ئیش و کاری ناڕاتن نرخی کارتیش تۆزێک گرانە بە کارتی بێ هەر ئەیکڕێ گەر بە گرانیش بێتن هەر ئەیکڕێتن مەجبورە بیکرێت لە بەرەوەی پێویستی پێیەتی هیوادە بڕیارێکی علاساس کە دای بەزێنین هیوادارین ئەو بڕیارە جێبەجێ بکرێت بەلکو دای بەزێنین بەلکی هاوڵاتیان خۆتان نەزانن ئێمە ئێستا لە قەیرانێکدان هیوادارین خەڵک لێی سوودمەند بیتن. لە دوای نزیکەی ساڵێک هێشتا کۆمپانیەکان وەک پێویست پابەند نەبوون بە بڕیارەکەی وەزارەتی گواستنەوە و هاوڵاتیانیش گلەییان لە بەرزی نرخ و خراپی کوالێتی هێڵەکان هەیە. ڕێناس عەلی NRT هەولێر.